ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastewxa bi rê vedibe û guhdar û bîner jî dikarin bejdar bin. ئەم کاتتان بەخێر بینەران و هەروها جۆگرانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. سێشەمەی داهاتوو 15 مانگ ئێران و 6 هێزی جیهان لە ژنێڤ کۆ دەبنەوە بۆ گەڕێکی تری وتوبێژی ناوکی. وڵاتانی ڕۆژاوا لە هەماندەم هەوڵ دەدەن وەڵامی پرسیارێکی کلیلی بدۆزنەوە. ئایا کۆماری ئیسلامی ئێران ئامادەیە ڕێکەوتنیان لەگەڵ مۆر بکات سەبارەت بە پرۆگرامی مشتومر لەسەری ناوکی؟ لەوەتای سەرکۆماری نوێ حەسەنی ڕوحانی دەسەڵاتی گرتوۆتە دەست ئاماژەکان بەو ئاراستەیە دەڕۆن کە ئێران مەبەستی لە گفتوگۆکان سوکردنی گەماروکان لەسەر خۆیەتی بەڵام لە بەرامبەرتیدا و ئامادەیە چی لە بەرامبەر بدات و هەرچی ڕۆژاواشە سنووردارکردنی چالاکی ناوکی ئێرانی دەوێت. هەرچەندە ئێرانیەکان ئاماژەی جۆراوجۆریان داوە لەلایەکەوە گوتویان ئامادەن پێشنیازی نوێ لە کاتی گفتوگۆکان ئاراستە بکەن. لەلایەکی دیکەوە چاوەڕوانی پێشنیازی نوێی 6 هێزی جیهانن بەر لەوەی خۆیان پێشنیاز ئاراستە بکەن و هەرچۆنێک بێت ئومێدەکی زۆریش بە سەرکۆماری نوێ حەسەنی ڕوحانی هەیە کە ئەم هەوڵانەی بۆ نزیک بوونەوە لە ڕۆژاوە و چارەسەری شێشەی ناوکی ئێرانیش لەناو خودی ئێرانیش ببێتە مایەی کرانەوەی سیاسی و هەروەها کۆمەڵایەتی لەم کۆمەلگا داخرا و دوورە پەرێزکرا لە کۆمەلگای جیهانیدا. بۆ ئەم بەبەستەش داوامان لە دوو شارەزا کردووە لەگەڵماندا بن حامید فەرازی چالاکوان و ئەندامی دامەزرێنەری بەرەی یەکگرتووی کورد لە ئێران و ئەحمەدی ئەسکەندەری نووسەر و شارەزای کاروباری ئێران لە سوید لەگەڵماندان. بەڕێز ئەسکەندەری ئەم کاتت باش. ئەم کاتتان باش. دیارە دەرهێنەری بەرنامە پێم دەڵێتن کە هێشتا نەیتوانیەوە پەیوەندی دەگەڵ بەڕێز فەرازی دروست بکەین هەوڵ دەدەین پەیوەندی دەگەڵ دروست بکەینەوە. پێم خۆش بوو لە جەنابتەوە دەست پێ بکەم کە ئێران ینی ئامادەیەت وەکو دەڵێن چ جۆرە نەرمشێک لە خۆی نیشان بداتن لە بەردانواندنێک یان نەرمێک لە خۆی نیشان بدات لەم گفتوگویانەی داهاتوو. ئێران لەبەر ئەوەی کە فشارێکی هێزگار زۆری بۆ هاتووە و ئاکامی ئەو فشارە بوو بەو سەرە کۆمارە تازە کە ئێمە بینیمان من پێم وایە بڕیاریان داوە لەبەر ئەوەی هێندێک پاشەکشەکەن لە داخوازەکانی پێشوویان و ئەوەندەی کە لە نیویۆرک بینیمان و دواتریش هەتا ئێستا دەرکەوتووە ئەم ئامادەجیە لە ئێراندا هەیە. بەڵام ئەبێ ئەوەشمان لە بەرچاو بێ کە ئەم پاشەکشەکردن بێ وا بیکەن کە جارێ بیرروڕای گشتی ئێران زۆری پێ نەزانێ زۆر بە پێوانەوە پاشەکشەیە و پێشی نەڵێن پاشەکشە و دوای ئەوەش بە جۆرێ بێ کە دڵنیابن لەوەی کە گەماروکانیان لەسەر هەڵدەگیرێ. من پێم وایە هەر خودی بەشداریکردنی ئاغای زەریف وەزیری دەرەوە باشە هەر لە سەرەتای کۆبوونەوەکەدا، بەڵام لە ئاستی وەزارەتی دەرەوە بەشداریکردن لە کۆبوونەوەیەکدا کە هیچ وەزیرێکی دەرەوەی تێدا نییە خودی ئەمە نیشانەدا کە چەندە ئێران بەلایەوە گرنگە کە بە ڕێکەوتنێک بگەن. باشە جەنابەت باسی مەسەلەی پاشەکشت کردەوەی کە ئایەتوڵڵا عەلی خامنەیی نەرمشی قارەمانانە ناوینەوە هێندێک لەو باوەڕدانە کە ئەمە ئاماژەیەکە بەوەی کە چۆن لە 1970 کە ئێران وەکو دەڵێن ڕای گشتی ئامادە دەکرا بۆ قوبوڵکردنی ڕێکەوتنی ئاگربەز نێوان عێراق و ئێران ئەمەش هەر بەو شێوەیە کە لە دوایەوەی کە ئایەتوڵڵا خامنەیی بەو شێوەی ناوی دەباتن ڕایگشتی لەگەڵی دەڕاتەوە لەبەرەوەی بخۆش دەزانین کە ڕایگشتی دەبێت دەگەڵ سوکردنی گەماروکاندا بی کە قورسایی ئەم گەمارویانە ڕاستەوخۆ لەسەر ژیانی خەڵکی ئاساییدا بووە. لە سەبارەت بەو نەرمشی قارەمانانە لێکدانەوەی جەنابەت چییە؟ من پێم وایە نەرمشی قارەمانانە معنای پاشەکشەیە و ئەوە چەمچێکی تازە بوو کە خامنەی بەکاری هێنا لە باتی ئەوەی کە بڵێ ئامادەین سازشکەین ئامادەین ئەگەر قسەی حسابیان بوو ئێمەش قسەی حساب گوێ بگرین و قسەی حساب بکەین. ئەم نەرمشی قارەمانانەی هێنا پێشەوە و ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە ئەوانیش دەیان معلوم بووە کە خەڵک ماندبوون خەڵکی ئێران و ئەزانن کە ئەم بارودۆخە ئابووریە زۆر ناخۆشە کە ئێستا لە ئێران هەیە
و ژمارەی بێکار زۆرە خەڵک لەباری ئابووری و وەزعەکەیان خراپە بەشێکی زۆری هی ئەوەیە کە ئێران ئامادە نیە ڕێکەوێ لەگەڵ ڕۆژ ئاوا کە ئامادە نەبوو ڕێکەوێ گەمارۆکان لە باتیەوە کەمکەن زۆرەکەن بۆیە ئایەتوڵا خامنەیی بەوە گەیشتووە کە ئەبێ کەمی بکەن ئەم فشارە لەسەر خۆیان و ئەو پەیامە بوو کە خەڵکیش لە ڕێگای دەنگدانەوە بە ڕۆحانی بە هەر حاڵ ئەویش لە چوارچێوەی هەڵبژاردننی ئێرانە داویانە من پێم وایە بەڵێ ئەم نەرمشە بۆ ئەوەیە کە فشارەکان کەمکەنەوە بەڵام وەک عەرزم کردی ئەمە کارێکی ئاسان نییە چونکو هەروەکو جەنابیشت ئاماژەت پێدا لە کاتی شەڕی ئێران و عێراقا ئەوەندەیان وتبوو تا سەدام نەڕۆخێ هیچ کەس قسەی ئاشتی و ئاگربەز نەکا کە دوایە دەرکەوت سەدامیش نەڕۆخا و لەگەڵ سەدامیش ئاگربەسیان کرد ئێستاش بەڵێ وایە ئەم نەرمشی قارەمانانە ئەوەیە کە وردە وردە بەرەو هەڵوێستێک بڕۆن کە زۆر جیاوازە لەگەڵ هەڵوێستەکەی پێشوویە. بەڵێ بەرەز ئەسکەندەری پێم خۆش بوو باسی هێندێک لە وتارێکی ئاژانسی دەنگ و باسی فارس بکەین سەر بە حکوومەتەکە دەڵێ کارێکی سەختە تەنانەت دەگەڵ ڕۆژاوا نیەتی باشی هەبیتن بەڕێوەبردننی ئەم گفتوگویانەی هەفتەی داهاتوو و هەروەها باسی ئەوە دەکاتن کە هێڵی سوور مافی پیتاندنی یورانیۆم لەسەر خاچی ئێرانە لە چوارچێوەی پەیماننامەی NPT بۆ بەرهەمهێنانی وزە و هەروەها بە شێوەی ئاشتیانە و دەڵێت هەروەها ئەسلی پیتاندنی یورانیۆم یانیش غەنی سازی کە لە ئێران پێی دەگوترێتن گفتوگۆی لەسەر ناکرێت ینی لەبەردانوانەکە چیە ئەوە هەرخۆی کرۆکی گرفتەکە نەبوادی؟ بێجگەلەوەی کە دەبی یورانیۆم لە بەڵێ کاک ئەحمەد فەرموو دەنگی من دێ بەڵێ ئەوەی کە ئاژانسی هەواڵنێری فارس نووسیوێتی ئەوە هەموو کەس دەزانێەوە هەڵوێستی سوپای پاسدارانە دەنا شتێکی تر ڕووی داوە ئەویش ئەوەیە کە چاوپێکەوتنێک لەگەڵ ئاغای لاریجانی سەرۆکی مەجلیس بڵاو کراوەتەوە کە تێیدا ئەڵێ ئێمە هێندێکی زیادی لە خۆمانمان یورانیۆمی 20% پیتێنراومان هەیە کە ئەتوانی کە پێویستمان پێی نییە دەتوانین قسەی لەسەرکەین واتە دەتوانین بینێرینە دەرەوەیان شتێکی لێ بکەین کە دوایە هەڵبەت مەجلیس نەک خودی ئاغای لاریجانی مەجلیس ئەو قسەی بە درۆ خستەوە پێشووتریش ئاغای ڕۆحانی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کریستین ئامانپور لەسەر CNN کە لی پرسی بوو ئایا حاضرن ئەو یورانیۆنانمە بێنە دەرەوەیان نا ئەڵێ ئەم قسانە هەمووی لەسەر مێزەکەیە هەتا هەردوو لایەنەکە لەسەری ڕێبکەوین یعنی ئەگەر ئەم سیانە بەلای یەکەوە دابنین قسەی ئاژانسی هەواڵنێری فارس لەگەڵ قسەی سەرۆکی مەجلیس لەگەڵ قسەی ئاغای ڕۆحانی ئەبینین ئێمە لەگەڵ ئەو ئاڵۆزیە بەرەو ڕووین کە لەلایەکەوە خواستێکە بۆ گەیشتن بە ڕێککەوتنێک لەگەڵ ڕۆژ ئاوا و هەڵگرتنی ئەم گەمارۆکان لەلایەکیشی ترۆ لایەنێکی ئیدئۆلۆژیکە لە ئێران کە نایەوێ مل بە هیچ شتێکدا بنێوە لایەنگری ئیدامەی خەتی پێشووە توندڕەویە و ئامادەی هیچ سازشێک نییە. بەڵێ بەرەزان جوتان لە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانە ئێوەش دەتوانن بەشداری لەم بەرنامەیە بکەن ڕاستە و خۆیە بە ژمارە تەلەفۆنی 202 619 3062 تەلەفۆنێک لە هەولێر وەردەگرین بەڕێز ڕێکەوت سەلام لەگەڵمانە کاک ڕێکەوت فەرموو. ئێوارەتان با لەکرەوەی ئێوارەتان باس نازانم کاتێکەوە ببوورن لە سەرکار بووین خاڵ دەست خۆشتانە دەکەم بۆ پرۆگرامە پی باشە باش دەوروژێنن جێگای پرسیارە ئایا ڕۆحانی دوای ئەوەی کە چەند وەگەلی کووردا لە ڕۆژهەڵاتی کوردستان ئایا ماوەی بەردێستا نازانم یەک لە شارە کوردەکان وازان کرمەشان یان نازانم شارێک بوو دەیاوت پارێزگاری ئەوی ببێتە بۆ نمونە ببێتە کوردێ کەچی تەنها وعدی بدەن ئایا ڕۆحانی تاتەن دەتوانێت ئەو شتانی هەیە بۆ کوردی بسەلمێنێ ئەو قسانەکە کردی چۆن لە پەرلەمانەکانی ئەمە مەسەلەن دەبن لە حیزبەکانی ئێرە کەچی دوایە نیوەی دەکەن نیوەشت بۆ ناکەن نیوەکەشت بۆ دەکەم بە منەت دەیکەن ئایا بە چێوا دەتوانێت باگەلی کورد بکە ڕۆحانی و هەروەها تاچەند تێکەڵاوی هەیە ڕۆحانی لەگەڵ یان چەند چارەسەر یان کێشەی هەیە لەگەڵ گەلی عراق چونکە وازانم مالکی زیاتر پشتی کوورد ئەتوانن ئەوانە بچان ببنە تەواوکەری ئێسێ بۆی بتوانە خزمەت بەگەلی کورد بکەن. بەڵێ
زۆر سپاس دەکەم ڕێکەوت سەلام لە هەولێر کاک ئەحمەد دوای دیسان دەگەڕێنەوە سەر مەسەلەی ناوکی بەڵام بخۆ دەزانی ئاغای ڕوحانی هێندە گفتی گشتی بەگەلی ئێراندا و هەروها بە کوردەکانش ئایا وەکو دەڵێن گوشاری دەکەوێتە سەر ئێستا چاوەڕوانی هەیە بە تایبەتی لەسەر مەسەلەی کورد نەخێر من پێم وایە گوشار ناکەوێتە سەری لەبەرەوە ژمارەیەک لە ئەوانەی کە زۆر خۆشبین بوون بە هاتنی ئاغای ڕوحانی و خۆیان حاضر کردبوو بۆ ئاڵوگۆڕی گەورە ئەوانە دیارە ناومێت بوون لەبەرەوە هیچ کام لەو شتانە کەوتراوە جێبەجێیان نەکردووە و ئەمە نیشانی ئەدا حکوومەتێکە 32 ساڵە 33 ساڵە خۆی چەند خاڵێک لە قانونی ئەساسیەکەی خۆی بەڕێوە نەبردووە واتە لە دەستوری ئێران کە لەسەر زمان و لەسەر ئەو مافانەی کە گەلی کورد دەبێ بیبێ ئەمە نیشانەی ئەوەیە کە هیچ لایەنێک نییە کە بە توندی پشتگیری لەمە بکات ڕۆحانی لە هیچ کام لە قسەکانیشە تەنانەت پێش هەڵبژاردنیش ئاماژەیەکی ڕاستە و خۆی وای نەدا کە ئێستا کەسانێ بتوان بەدەستیەوە بگرن وەکو پشتگیری لە مەسەلەی کوردای بنێن من پێم وایە زۆرتر هیوا و ئومێدی بەشێک ئەویش نە هەمویان بەشێک لە ئیسلاح خوازەکان و ڕێفۆرمیستەکانی ناو کوردستانن کە پیان وابوو لەبەر خاتری ئەوە خاتەمی پشتیوانی کردووە لە ڕۆحانی و ڕستەنجانی پشتگیری لێ کردووە لەوانەیە هێندێک کار بکە بۆ کوردستان دەنا من پێم وابێ هەر کارێ بۆ کوردستان بکرێ هەموو سیستمەکە ئیکات چونکو ئەوانە خەتی سوورە ئەوە باسی تەمامیەتی ئەرزی و ئەو شتانەیە سەبارەت بۆ شتێش کە ئەو بەڕێزە باسی کرد مەسەلەی مالیکی و ئەوانە من پێم وایە ئەسقەزا ئەوە بە زەرەری گەلی کووردە هەتا لە مالیکی نزیکتر ببنەوە و ئێران کۆماری ئیسلامی ئێران زۆرتر کە ئێستا ئێزگار زۆری هەیە دەستی بڕوە لە بەغدا و لەناو حکوومەتی عێراقا بە زەرەری هەردوو لامانە هەم بە زەرەری باشووری کوردستانە و هەم کە ئێستا حکوومەتیەکەی عێراق لەگەڵ ئەوانە پەیوەندیان هەیە هەم بە زەرەری ڕۆژهەڵاتی کوردستانی شەواتە بەشەکەی ئێمە لەبەر ئەوە ئەو فشارانە بۆ لای ئێمەشەوە دێ بۆیە من پێم وانەوێ ئەوە هیچ کرانەوەیکی تیابێ هیوادارم بتوانین پەیوەندیمان لەگەڵ بەڕێز حامید فەرازی دروست بکەین دەرهێنەری بەرنامە هێشتا پێوەیە بەڕێز ئەسکەندەری دیارە لە راپۆرتەکەی ئاژانسی دەنگ و باسی فارس باسی کۆمەڵانی گوشار دەکرێتن وەکو دەڵێت وەکو ئۆپۆزیسیۆنی دەرەوە بە تایبەتی ژناوی مجاهدین دەباتن ئەی ئۆپۆزیسیۆنی دیکە بە تایبەتی ئۆپۆزیسیۆنی کورد لە کاتێکی ئاوادا چ بژاری لەبەرە لە کاتێککە حکوومەت تەنانەت دان بەوە ژنارێکە گرفتێکەیە بە ناوی مەسەلەی کورد لە وڵاتە من پێم وایە بەشێک لە ئۆپۆزیسیۆن بەگشتی ئۆپۆزیسیۆن ئێران نەکرد مجاهدین بەشێکی زۆر لە سەڵتەنەت خوازەکان و تەنانەت بەشێکی لەوانەیەش کە خۆیان بە چەپەزانی ئەوان حەزیان نەکرد پیان خۆش بوو ئەمریکا و ڕۆژئاوا هجوومێ بکاتە سەر ئێران و ئەم حکوومەتە بڕوخێنێ و حکوومەتە بێنێتە سەرکار کە ئەوان پیان خۆشە بەداخەوە لە کوردستانیش لایەنی وا بوون کە ئەم سێناریۆیان پێ خۆش بوو کە من پێم وابێ ئەمە سێناریۆیەکی ماڵوێرانکەرە و خەڵکی ئێران دەرە ئێران ئێنە عێراقە نە ئەفغانستانە بەڵام ماڵوێرانی بەدی دەهێنا بەڵام شتێک بۆ کوردستان و بۆ ئۆپۆزیسیۆنی کورد هەیە ئەویش ئەوەیە ئەو کەسانەی کە لایەنگری هجوومکردنی دەرەوە نین پیان وایە تاقەڕێگا ئەمێنێتەوە ئەوەیە کە چەک هەڵگرن و دیسانەوە بە شەڕی پێشمەرگایەتی خەباتەکەیان ببەنە پێشەوە کە من پێم وایە ئەوەش حاڵەیە شەڕی پێشمەرگایەتی و خەباتی چەکدارانە سەپێنراوە بەسەر گەلی کووردا بە بۆچوونی من لە هەموو بەشەکان بەڵام بە تایبەتیش لە بەشی کوردستانی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆیە چارەی ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە ڕوو لە خەڵکو و ڕوو لە جەماوەری خەڵکو و هاندانی خەڵکو و هیوادارین یعنی هاندانی خەڵک بۆ ئەوەی کە لە نافەرمانی مەدەنیەوە بگرە هەتا دەستپێکردن بە خەباتێکی مەدەنی بۆ ئەوەی کە بتوانن گوشار بێنن بۆ حکوومەت و پاشەکشەیەک بە حکوومەت بکەن دەنا نە ڕێگای ئەوەیە کە هێزێکی دەرەوە بێ و نە ڕێگای ئەوەیشە کە چالاکی پێشمەرگانە زۆر بکرێت دیارە بەڕێز حامید فەرازی ئێستا لەسەر خەتە بەڕێز حامید فەرازی چالاکوانی و ئەندامی دامەزرێنەری بەرەی یەکگرتووی کوردە بەڕێز فەرازی ئەم کاتت باش ئەم کاتتان باش مۆتەبەرخان منیش ڕێز و سڵاوم هەیە بۆتان داوای لێبوردنەکەم بە خاتری ئەوەی کە خەتی مۆبایل چەند ڕۆژێکە خراپە و نەمانتوانی پەیوەندیەکە ساز بکەین
بەرحاڵ خۆشحاڵم کە لە خزمەتانم و لە خزمەتی میوانی بەرنامەیشە ڕێزم هەیە. بەڵێ زۆر سپاس دەکەم. بەڵێ دێنێ لای جەنابەت بەڕێز فرازی باسی دەگەڵ لە بەڕێز ئەسکەندەری زۆر باسی مەسلەی کۆبوونەوەی ناوکی ئێرانمان کرد کە هەفتەی داهاتوو لە ژنێڤ بەڕێوەدەچی بە بەشداری ئێران و 6 هێزی جیهان. هەروەها پێم خۆش بوو لەو بەرنامەیە هێندێک باسی ئەو بکەین کە ئەگەر هاتوو ئەو گفتوگویانە بڕێک بە پێشەوە چوون ئەمە چ کاریگەری بەسەر مەسلەی کرانەوەی کۆمەلگای ئێرانی دەبێت و بەتایبەتی ئەو چاوەڕوانیانەی کە لە ئاغای حەسەنی ڕۆحانی دەکرێتن لە ماوەی ئەو 4 ساڵەی دەسەڵاتی دەدەستدایە. فەرمووتکە. بەڵێ من بەداخەوە درەنگ گەیشتمە بەرنامەکە مۆتەبەرخانم پێم خۆش بوو سەرەتا لێکدانەوەیەکم ببێت لەسەرەوەی کە ئەگەر بین دەورەی سەدارەتی 30 و چەند ساڵەی کۆماری ئیسلامی دابەش بکەینە چەند قۆناغێک لە هەر قۆناغێکە لە هەر دەورەیەکی سیاسیە بە نسبەتی ئەوەی کە چتاقم و دەستە و گروپێک هاتبێتن دەسەڵاتیان بە دەستەوە گرت بێ بەڕای من تێڕوانینی ئەوان بە نسبەتی مەسەلەی سیاست بەگشتی چ سیاسەتی دەرەوە چ سیاسەتی ناوخۆ یعنی شێوەی تەعاملکردنیان لەگەڵ ناوخۆی وڵاتە و بە نسبەتی ئابووری و اقتصاد و ئەو جۆرەشتانە ڕای من تێڕوانینێکی جیاوازیان بۆ ئەو تاقم و دەستە جا لەو ڕوانگەوە ئەگەر بین تەمەشا مەسەلەکە بکەین پێم وایە ئەگەر ئەتوانین قۆناغی هاتنە ئەو دەورەی هاتنە سەرکاری ئاغای ڕوحانی وەکو کۆناغێکی نوێ لە شێوە تەعامل و شێوە سیاسەتی دەوڵەتی جمهوری ئیسلامی بە گشتی بە نسبەتی دنیاوە چاو لێ بکەین. بۆیە من پێم وایە قۆناغێکی نوێ خەریکە دەست پێیەکە بە خاطری ئەوەی کە قۆناغەکانی تر جوابی نەداوەتەوە. ئەگەر ئیجازە ببێ ئیشارەیەکی کورتی پێ بکەم. زۆر بە کورتی بەڵێ فەرموو. بەڵێ کاتی بەرنامەکە کورتە و چەند ساڵی ئەوەڵ مەسەڵەن ساڵانی دەستپێکی ژیانی کۆماری ئیسلامی بوو دەورانی شەڕ بوو حکوومەتی نظامیەکان بوو ئەدەبیاتێک باو بوو ئێرزەشەکان پڕەنگتر بوون دوایە دەورانێک لە دوای شەڕی ئێران و عێراقەوە دەستی پێکرد کە دەورانی هاتنە سەرکاری ئاغای ڕەفسەنجانی و تەکنۆکراتەکە بوو لە دابێنی ئەو دەورانەوە دەوڵەتی ئیسلاحات هاتە دەرەوە دوایە لە ساڵی 84ەوە ئاغای ئەحمەدی نژاد وان دووارە بازگەشتێکی بە دەسەڵات گەیشتنەوەیەکی نظامیەکان بوو بۆ گەڕانەوە بەو ئەرزشانە بەڵام ئێمە بینین ئەو شێوەیە شکستی خواردووە هەم لە زمینەی سیاسەتی دەرەوە لە تعاملیان لەگەڵ دنیای دەرەوە هەم لەگەڵ ناوە ئێمە زۆرترین ڕیزشمان لەو دەورانەیە بوو بۆیە پێم وایە سەرکاری ئاغای ڕوحانی قۆناغێکی نوێ کە نوێ شێوە سیاست و تعاملێکی نوێیان لەگەڵ دنیا بەجا لەو ڕاستایە ئەگەر بین مەسەلەی ناوەکی ئێرانیش بخوێنینەوە پێم وابێ یانەوێت تەنیشەکانیان یعنی ناچارن تەنیشەکانیان لەگەڵ دنیای دەرەوەیە بە حەدی ئەقل بگەێنن بۆ مانەوەی خۆشیان بووە بۆ ئەوەی تا حەدی ئەقل هەوڵێن ئابلۆخەکان تەحریمەکان لەسەر ئێران کەم بکەنەوە هەوڵێن لەباری سیاسیشەوە جۆرێک بە شێوەیەکی نسبی لەو تەنیشانە کەم بکەن و لەگەڵ دەرەوە لەگەڵ ناوە تاکو بتوانن ئاڵوگۆڕێکی یاکەزایی بەسەر وەزەکەیە بێنن و بتوانن ماندگاری خۆشیان تا ڕادەیەک تەثبیت بکەن. بۆیە لەسەر بەحسی بەرنامەی ناوەکی ئێران پێم وایە تەنیشەکان فعلەن بۆ 1-2 ساڵی ئایندا سایەکەن کەمتر بکرێنەوە لەوەی کە حەلە بێ بە شوێ ئەگا لە نەهایەتە قسەم هەیە لەسەرەوە جا ئەگەر کاتم ببێت پێم وایە جێگەی قسەی زیاتری هەیە. بەڵێ بەڕێز ئەسکەندەری چ سرنجتان هەیە لەسەر ئەم ڕاوبۆچوونانی بەڕێز فرازی؟ من پێم وایە ئەوەی کە پێم وایە ئەم بەشەی دوایی کە ئەوان فەرمویان منیش لەگەڵ یانم و بەڵام یەک سەرنجیشم هەیە من لەسەر مەسەلەی سازشەکە کە ئێوە کوتان ئایا ئەبێتە هۆی کرانەوە بە بۆچوونی من ئەگەر بە سازش بگەن لە کۆبوونەوەی ژێنێڤدا یا لە کۆبوونەوەکانی داهاتووشدا بەڵێ ئەگاتە کرانەوە و ئەمە لەناو خەڵکدا و خەڵک ئەمەیان پێخۆشە لەبەر خاتریەوە خەڵک پێیان وایە بارودۆخی ژیانی ڕۆژانەیان ئەگۆڕێ بەڵام من شتێکیشی لێ زیاد دەکەم ئەویش ئەوەیە کە هەڵبژاردننی ئەم جارە و هاتنی ئاغای ڕۆحانی یەک هۆکارێک تریشی بوو ئەویش ئەوە بوو دەسەڵاتی باڵای کۆماری ئیسلامی ئێران بەوە گەیشت بوو کە درێژەی سیاسەتی ئەحمەدی نژاد مەترسی هەستانی جەماوەری لێ ئەکەوێتەوە و مەترسی ڕوودانی ئەو شتانەی لێ ئەکەوێتەوە کە لە میسر و تونس و لە وڵاتانەی تر بینیومان بۆیە پێم وایە ئەمەش ینی ڕوانگەیەکە کە ئەبێ بە هەندوەربگیرێ. بەڵێ ڕۆژنامەوان هێ من مامڕۆژ لە ئەمریکا لەگەڵمانە کاکە من بەیانیت باش فەرمۆ. بەیانی ئێوە باشتر خێراتنی میوانەکانت دەکەم و هیوای ئەوە دەخوازم کە
ئەم گفتوگۆیانە زیاتر ئاشنایەتی بە کرانەوەی ئێران و گفتوگۆکردن لەسەر سیاسەتی نوێ ئێران بخاتەڕۆ. من تەنها دوو پرسیار دەکەم لە میوانەکانت. یەکێکیان ئەوەیە دوای هەموو هەڵبژاردنێکی ئێران گفتوگۆی گەرم دێتە گۆڕێکە ئایا سیاسەتی دەرەوەی ئێران لەگەڵ جیهان بەگشتی و لەگەڵ وڵاتانی دەوروبەر و بەتایبەتیش لەگەڵ ئۆپۆزیسیۆنەکانی ناو ئێران چی بەسەر دێتن. گفتوگۆ زۆر دەکرێتن و بیرروڕای جیاواز زۆر دێتە گۆڕێ، بەڵام ئەوەی ئەمجارە دوای سەردانی ڕۆحانی بۆ نوێیۆرک و بەشداریکردن لە ئەو کۆبوونەوەیانەی کە نەتەوەیەکگرتوەکان هەیبوو گفتوگۆ تەلەفۆنیەکەی لەگەڵ ئۆباما بەتایبەتی گفتوگۆی گەرمتر کرد. هەڵبژاردنەکانی دوای ئێران و هەڵبژاردننی ڕۆحانی و هاتنە پێشەوەی ئەوی زیاتر خستە ناو سەرڕوپەڕی ڕۆژنامەکان. بەڕای میوانەکانت ئایا ئەم گفتوگۆیانە بەردەوامی دەبێت یاخود هەروەکو هەموو دوای هەڵبژاردنێکی ئێران تەنها ماوەیەک و دواتر دەکەونەوە شەڕە قسەی ڕاگەیاندن و ئەو شتانێک کە لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە؟ من پێم وایە لە ئێراندا شتێک هەیە بەرەو کرانەوە، وەکو میوانە بەڕێزش لە 200 قسەی کردوتی مانەوەی ئەحمەدی نەژاد کاریگەری هەبوو لەسەرەوەی مەترسی هەبوو لەسەرەوەی کە وەکو میسر و لیبیا و ئەو شوێنانی لێبێتن. بەڵام من هەز دەکەم لە ناوچەکەشدا بەتایبەتی لە تورکیا و لە وڵاتانی تریش هەز دەکەم خۆیان دانەوێت کرانەوەیەک بکەن، بەڵام نانەوێت ئەو کرانەوە ببێتە هۆی تێکچوونی شیرازەی ناوخۆی وڵاتەکان. بە نمونە ئێستا گەرتن سەیری ئاک پارتی بکەین، ئاک پارتی لە تورکیا دەیەوێت کرانەوە بکات، بەڵام لە ترسی جەنەڕاڵە سەربازەکان نایەوێت ئەو کرانەوەیە بە یەک هەنگاو بەهابێژێت. و منیش هەز دەکەم لە ئێرانش بە هەمان شێوە نیەتێکی بۆ کرانەوە، بەڵام ترسی ئەوەش هەیە کە ئەو کرانەوەیە ببێتە هۆی ئاژاوە لە نێوان باڵەکانی ناودەسەڵاتی ئێران و لە نێوان ئەو هێزانێک کە لەناو ئێراندا هەن و احتیفاز بە دەسەڵاتی ئێراندا دەکەن. زۆر سپاسی جەناب دەکەم بەداخەوەلەوە زیاتر مامان نییە کاکەمە. زۆر سپاس بۆ بەشداریت. بەڕێز فەرازی چونچی جەناب وەکو دەڵێن مەودای کەمت هەبوو، پێم خۆش بوو جەناب دە پێشدا دەست پێ بکەی وەڵامی پرسیارەکانی هەیە من بدێ، بەڵام کاتشت لەبەرچاو بێت دەمەوێت بەڕێز ئەسکەندەری شێندێک ڕای خۆی دەربێت. فەرموو. من قسەکەم ئەوەیە کە پاش بەبوون بەستگەیشتنی دەورانی ئیسلاحات کە دەوڵەتی ئاغای ئەحمەدی نژاد لە داوێنی ئەو دەورانەوە هاتە دەرەوە و نەوعێک گەڕانەوە بوو بەڕای لایەنە تۆنڕەوە و ڕادیکاڵەکانی نظامی کۆماری ئیسلامی کە پێیان وا بوو ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەرزشەکان و هاتن بربەستێکیان خسە بەر ئەو جەریانی ئیسلاحاتە. 8 ساڵی ڕابردوو بۆیە حکوومەتی ڕۆحانی لەناوەوە هاتە دەرەوە نیشانیدا کە ئەو شێوە سیاسەتکردنە هەم لە ڕووی هەم لە بەنسبەتی دەرەوە سیاسەتی دەرەوە هەم لە ڕووی ناوەوە شکستی هێنا کەواتە سەرکەوتوو نەبووە. بۆیە من پێم وایە بەڵێ کرانەوە ئەبێ حتمما بە ئیجبار کرانەوە ئەبێ دروستە خاستگا و بنەمای ئایدۆلۆژی هەموو لایەنە سیاسەکانی ناو ئێران یەکێکە، لایەنەکانی ناو دەوڵەت مەبەستمە، بەڵام کرانەوە ئەبێ بە ناچار چون پێیان وایە ئەو شێوە سیاسەتە ئیتر جواب ناداتەوە لە بواری مەسەلەی هەستەییشە حتمما نەوعێ تەعامل و سازش ئەبێ بۆ ئەوەی فشارەکان لەسەر حاکمیەت لابچێت. بەڵام من پێم وایە کە ئەگەر بمانەوێ بڵێ مەسەلەی سیاسەتی هەستەی بە تەواوی حەلەبێ حەل نابێت. پێم وایە سیاسەتێکی شەڕ و نەسوڵە هەروە ئیدامەی ئەبێ شێوەیەک وەکو شێوەی شەڕی سار فعلەن بۆ چەند ساڵی داهاتووی لە جەریانە ئەبێ بەڕای من. بەڵێ بەڕێز ئەسکەندەری فەرموو. منیش پێم وایە ڕاستیەکەی ئەوەیە هەر کەسێ لە ناو کۆماری ئیسلامی ئێران هەر کەسێ بە نیەتێکەوە پشتیوانی ئەلەم بارودۆخە ئەکات و لەوەی کە ڕۆحانی هاتووە و چۆن هاتووە و چیەکە و ئەوانە کەسێک نیەتی ئەوەیە کە با 1-2 ساڵ وەزەکە ئەهۆنەوە بێتەوە خەڵک ڕازی بکەین دوایە گەڕینەوە سەر بارودۆخە تند و تیژەکەی خۆمان. کەسێکی تر هەیە کە ئەڵێ نەخێر ئەبێ ڕێفۆرمەکانی دامە بدەین بۆ ئەوە داهاتووی کۆماری ئیسلامی ئێران گەرانتی بکەین. بەڵام بۆ پرسیاری ئەو وەڵامی پرسیاری ئەو بەڕێزەکە تەلەیفۆنی کرد و کاردانەوە و ڕنگدانەوەی زۆری سەفەری ئاغای ڕۆحانی بۆ نیویۆرک ئەبێ یەک شتمان ڕاستیمان لە بەرچاو بێ، ئەویش ئەوەیە ئێران کە فشارێکی ئێزگار زۆری بۆ هاتووە لە ژێر گەمارۆکاندا و ناچارە بە ملدان بهێندێ پاشەکشێ و
بە هێندێ ئیمتیاز بە ڕۆژئاوا لە هەمان کاتیشا پێمان وانەوێ ڕۆژاوایش لە پێگەیەکی زۆر بەهێزدایە خودی ئەمریکا گێرە و کێشەی زۆرە و ئەگەر کەمترینی حساب بکەین ئەو وەزعی کە ئێستا هەیە ئەم ڕێک نەکەوتنەی ئۆباما و کۆنگرە لەسەر مەسایلی ئابووری و هەروەها ئەگەر چاوێک لە نەخشەی دنیاش بکەین ئەزانین کە لە چەندین وڵاتی دنیا ناوچەی دنیا بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دیارە من چاوم لە عێراق و ئەفغانستان و سووریەیە ڕۆژئاوا تووشی کێشەیە بۆیە ئەوانیش پێویستیان بە کەسێکی وەکو ڕۆحانی هەیە بۆ ئەوەی دانوستاندنێکی لەگەڵ بکەن و بە تەوافقێ بگەن ئەوە ئەو شتە گرنگەیە کە ڕووی داوە ئەم ساڵ ئەویش ئەوەیە کە ئەم لە پێگەیشتووە بەوە کە ئەم قەیرانە احتیاجی بە کەسێکە ئەهوەن لەگەڵی دابنیشێ قسە بکە ئەو لایش لەژێر فشاری گەمارۆ و لە وەزعیەوە مەترسی بۆ دوا ڕۆژی خۆی تقریبەن بە هەمان ئاکام گەیشتووە بۆیە ئەم دووشتە بە یەک گەیشتون و لەوانە هەیە منیش پێم وایە لەوانەیە بکرێتە حاڵەتێکەوە کە ئەهوەنکردنەوەیە بێ کە دوایی ئاڵوگۆڕەکە بە خێرایی بگۆڕێ و لەوانەیە بەباری خراپە بگۆڕێ. بەرز فەرازیت زۆر بەداخەوە 30 سانیە 25 سانی هەیە با دواوتەی جەنابەت بێت ئەگەر وتەیەکت هەیە فەرموو. وەڵی من بەسەکەم هەرەوەیە لەسەر باسی کرانەوەکە کە پێم وایە بە ناچار کرانەوەیەک دەبێت ئەوەی کە چەندێک بێ مەوداکەی و لە چ ئاسێکا بێ وش خۆی جگای باسی بزانین چ مەوانەیەک لەسەرگای بەڵام نیشانەکانی بەکردەوە ئێمە ئەبینین مەسەرەن لەم ڕۆژانەیە ئەبینی پەروەندەی ئاغای موسەوی و ئاغای کەڕوبی ئۆمانە دووبارە دێتەوە بەر باس و لێکۆڵینەوە بڕێک لەو مەسایلێکی لەو جۆرە نیشانە هەیەکی ئەو نەفەکرانەوانەیە هەروەها بەحسی زۆر بەداخەوە دەبی پێتان ببڕم زۆر سپاسان دەکەم هەر بەو جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ڕەهەندەی پێشهاتەکان. سەرکەوتوو بنێوەش. زۆر سپاس. و ڕەهەندی پێشەتەکان بەرنامەکە هەفتانەیە دەنگی ئەمریکا بوو لە واشنگتن.